سڵاو بەڕێزانم کاتتان باش بەرنامەی ڕووماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. دۆخی ئێستای عراق و خۆپیشاندانەکان بەردەوامیان هەیە. لە ئێستادا لایەنە سیاسەکانی عراق بە تێکڕای دەنگ و ڕەنگە جیاوازەکانەوە لە هەوڵدان بۆ دیاریکردنی کاندیدێکی نوێ بۆ پۆستی سەرۆکوەزیرانی عراق. ئەمە لە کاتێکدایە کە هەر دوێنێ سەرۆکۆماری عراق داوای لە پەرلەمانی عراق کردووە کە کوتلەی زۆرینە کە ناوی کاندیدێک بۆ پۆستی سەرۆکوەزیرانی عراقدا دەستنیشان بکە. ئەمە لە کاتێکدایە کە بەشێک لە خۆپیشاندەران پێیان وایە کە ئەو کاندیدەی کە پۆستی سەرۆکوەزیرانی عراق وەردەگرێت دەبێت لایەنی کەم کەسێک بێ کە تۆمەتبار نەبێت بە گەندەڵی و وا کەسێکی لێهاتوو بێت. بۆیە هەر جۆرە کاندیدێک لە ئێستادا ڕەت دەکەنەوە. پرسیارەکە ئەوەیە دۆخی ئێستای عراق بەکوێ دەکات. ئەگەر بێت و تا ماوەیەکی دیاریکرا و پۆستی سەرۆکوەزیرانی عراق هەر ئاوا بەتاڵی بمێنێتەوە کە حکوومەتی کاربەرەکەری ئێستا میلادگرێتی دۆخی وڵات بەرەکوێ دەچێت. من هەموو ئەمانە و کۆمەڵی بابەتی دیکە دەکەمەتەوەرێک وا وەڵام لە میوانەکەم بەڕێز جەلال نەریمان بەرپرسی ناوچەی سەی سادق وەردەگرم. کاک جەلال بەخێر بێت. سپاس کاگەر سەلانی عزیز. تازەترین پێشهات لە دۆخی عراق ئەوەیە کە بابەتی خۆپیشاندانەکان بەردەوامی هەیە و سەرۆکۆماری عراق داوای لە پەرلەمانی عراق کردووە بۆ دیاریکردنی کوتلەی زۆرینە بۆی کە ناوی کاندیدێک بۆ پۆستی سەرۆکوەزیرانی عراق دەستنیشان بکرێت. بەم حاڵەوە دیاریکردنی کوتلەی زۆرینە لەناو پەرلەمانی عراق کارێکی ئاسانە؟ سپاس کاگەر سەلانی عزیز، سپاس بۆ ئەو دەرفەتە، سپاس بۆ تەلەڤیزیۆنی سلەیمانی و سپاس بۆ ئەو هەواڵە ئازیزانەی کە لە پشتی کامێرا زەحمەتی زۆریان کێشا و دەکێشن و هەمیشە وەک سەربازێکی ون لە خزمەتی ڕاگەیاندنی پارتیماندان پارتی دیموکراتی کوردستان و ڕێگەم بدا هەر بەم بۆنەوە کە ئەمڕۆ هەفتەی 12ەیە و ڕۆژی ئاڵای کوردستانە بەم بۆنە پیرۆزەوە پیرۆزبایی لە خەڵکی کوردستان بەگشتی بکەم و پیرۆزبایی لە جەنابی ڕابەر و سەرۆکی کوردستان جەنابی کاک مەسعود بارزانی کە لەژێر عەلەمی کوردستان لەدایک بووە و لەژێر پەرچەمی کوردستان خەباتی کردووە و خوێنی بەخشیوە و ئامادەشە تا دوا دڵۆپی خۆی بەڕێزیان و سەرجەم هەواڵانی پارتی و پێشمەرگەکانی لەژێر پەرچەمی عەلەمی پەرچەمی کوردستان و پیرۆزیەکانی خەبات بکەن و خوێنیان ببەخشن. جارێک تر پیرۆزبایی لە خەڵکی کوردستان دەکەم و لە هەواڵانی پارتی دیموکراتی کوردستان بە تایبەتی دەکەم. سەبارەت بە پرسیارەکەی جەنابێت کە سەرۆکی کۆماری عراق نامەیەکی ئاراستەی پارلەمانی عراق کردووە لە دوو ڕۆژی ڕابردوو و داوای لێکردوون کە کاندیدێک دیاری بکەن بۆ ئەوەی پۆستی سەرۆکوەزیرانی عراقی بەڕێوەبەرێت لە ناو کوتلەیەکی زۆرینە لە پەرلەمانی عێراقی. ڕەنگە ئەوە کارێکی هەروە ئاسان نەبێت چونکە دەبێت بۆ ئەم بابەتە بگەڕێیتەوە بۆ ڕابردوو بۆ ئەوەی کە خۆپیشاندانەکانی عراقی و شەقامی عراقی هۆکارەکانی چی بوون و هۆکاری هاتنە سەر شەقامی خۆپیشاندەری عراقی چی بوو و دەبێت بزانی داواکاریەکانی خۆپیشاندەری عراقی چی بوو، ئایا بە نەتیجە خۆپیشاندەری عراقی و شەقامی عراقی ڕازی دەبێت بەوەی کە کوتلەی زۆرینە لە پەرلەمانی عراقی کاندیدێک دیاری بکە و دوجار پەرلەمان قبوڵی کا و سەرۆکی عراق پەسەندی بکە و دوجار بێ بە سەرۆکوەزیرانی حکوومەتی عراقی. ئەمانە هەمووی پرسیارن و ڕەنگە شەقامی عراقی و خۆپیشاندەری عراقی ئەمانە بەجددی ڕەت بکەنەوە. باشە کاک جەلال، ینی ڕێک من مەبەستم بوو لە کۆتای وەڵامەکە دەست پێ بکەم لە ئێستادا ینی خۆپیشاندەران بۆ خۆیان بەدەر لەو کاندیدەی کە لایەنە سیاسیەکان بۆ پۆستی سەرۆکوەزیرانی عراقیانە ئەوانش بۆ خۆیان ناوی 5 کەسیان وەک کاندید پێشش بە پەرلەمانی عراق کردووە. ینی پرسیارەکە ڕێک ئەمە ینی بابەتی دەستور و یاساکار پێکراوەکانی عراق ڕێگە بەوە دەدات لە شەقامەوە ناوی کەسێک بۆ پۆستی سەرۆکوەزیرانی عراق دەستنیشان بکرێت دواتر متمانی پێ بدرێت. ئەمە ئاساییە؟ کاگەر سەلان، هەمومان دەزانین و خەڵکی عراق و کوردستانیش و چاودێرە سیاسیەکانیش دەزانن کە حکوومەتی عراقی لەسەر ئەساس و بنەمای کوتلەی نیابی و پەرلەمانی و زۆرینە و کەمینە هەمیشە لە دوای ساڵی 2003 حکوومەتی عراقی بەم شێوەیە تەشکیل بووە و لە ناو پەرلەمانی عراقی و لە ناو کوتلە سیاسیەکانە لە ناو زۆرینەی کەمینەی پەرلەمانی عراقیە هەمیشە کاندید دیاری کراوە و محاسەسەی وەکوڵێ محاسەسەی حیزبی بووە و محاسەسەی تایفی بووە و ئەمانە بەگشتی تا ئێستا ئیدارەی حکوومەتی عراقی هەتاکو ئێستا کە هاتووە بەم شێوازە بووە و بەم شێوازەش لە چوارچەوەی دەستوری عراقیە داڕشنی بۆ کراوە. ئەوەی ئێستا کە دەگوزارێت و شەقامی عراقی داوا دەکا کە
چەند ناوێک ئاراستەی پارلەمانی عێراقی یاخود سەرۆکۆماری عێراق بکرێ بۆی ئەمانە دوجار دەنجیان لەسەر بدرێت و بێت بە نوێنەری شەقامی عێراقی یاخود بێ بە سەرۆکوەزیرانی داهاتووی حکوومەتی عێراقی ئەمە ڕەنگە پێچەوانەی دەستوری عێراقی بێت باشە بەڵام پێویستە حکوومەتی عێراقی و دەسەڵاتدارانی ئەمنی و حکومی لە عێراق بەجددی گوێ بۆ خۆپیشاندەران و شەقامی عێراقی بگرن چونکە خۆپیشاندەری عێراقی ڕەنگە بەجددی ئیتر لەوە بوو بێتەوە کە ئیتر زیاتر لە 15-16 ساڕە چاوەڕێی سیاسیەکان دەکات چاوەڕێی کاربەدەستان و دەسەڵاتدارانی عێراقی دەکات چاوەڕێ دەکات بۆ ئەوەی ژیان و گۆزەرانی باش ببێت و چاوەڕوانی خەڵکی عێراقی پسا شاک جلانی ئەوەی کە خۆپیشاندەرانی عێراق حتمما بەپێی ڕێکارە دەستوریەکان هەیەساییە بۆ کاندیدکردنی هەر ناوێک لە شەقامی عێراقیەوە ئەوەی کە بۆ نمونە شەقامی عێراقی و کۆی ئەوانەی کە لە مەیدانی تەحریر گربوونەوە داوای دەکەن بۆ ئەم بابەتە لە وەعی وەشیاری کۆمەڵگەی عێراقی و دیێدیا خۆ جۆرێک لە عنف و عاتیفەشی تێکەڵ ئەم بابەتە خۆپیشاندەری عێراقی و شەقامی عێراقی بەگشتی لە سەرەتای سەرهەڵدانی خۆپیشاندانەکانەوە بەڕای من هەم وە و هۆشیاری تیا بووە هەم عنفیشی تیا بووە هەمیش لایەنە سیاسیەکان دەستیان تێکەڵ کردووە و ئەتوانی بڵێ هەمە چەشنە و هەمەلایەنەیە تەنانەت دەستی دەرەچیشی تێبووە بابەتێکی کە وە و هوشیاری بووە وعی هوشیاری بووە ئەوە بووە کە خەڵکی عێراقی بەڕاستی وەکو عەرزم کردی لە دوای 2023ەوە ساڵ بە ساڵ چاوەڕێی خۆشگوزارانی دەکەن چاوەڕێی ژیانێکی باشتر دەکەن چاوەڕێی بەجێهێنانی بەسیترین مافی خۆیان دەکەن کە ئەوە بەسیترین مافی ئینسان و ئادەمیزادی شەقامی عێراقیە تاکو ئێستا ئەم مافانەیان بۆ فەرەهەم نەبووە ڕەنگە ئەمە بابەتێکی ئەو داواکاریانەی خەڵکی عێراقی و شەقامی عێراقی بێ بابەتێکی تری کە عنف و وەکوەرە دەستی تێدایە ئەوانەش قسەی خۆی هەیە و قسەی تری لەسەر هەیە کە ئەکرێ بە نەتیجە هەم دەسەڵاتدارانی عێراقی هەم حکوومەتی عێراقی هەم دەسەڵاتی ئەمنی لە عێراق بەگشتی ئەمانە هەمووی کۆبکاتەوە لە چوارچەوەی پاچێجەکەوە حساباتی تایبەتی لەسەرکاوە دواتر و دوجار بگەنە حقائقێک و نەتیجە کە هەم خوێندنەوەی باشیان هەبێ بۆ ژیان و گۆزەرانی خەڵکی عێراقی و دوجار هەم خوێندنەوەی باشیان هەبێ بۆ مستەقبەلی عێراق بگشت کاک جەلانی وێناکە هەرچۆنێک بێت کە ئەوەی ئێستا دەگوزارێت جۆرێک لە ماتەڵی پێوە دیارە لە بینی سەرۆکایەتەکانی پەرلەمان و کۆمار بۆ نمونە هەر دوێنێ سەرۆکۆمار داوای لە پەرلەمانی عێراق کردووە کە ناوی کاندیدێک پێشکەش بکرێت لە کاتێکدا ئیشی سەرۆکۆمارەکە بۆ ئەو کاندیدە دیاری بکات بە تایبەتی لە ئەگەری دووبارە هەڵبژاردنەوەی سەرۆکوەزیرانێکی نوێ بۆ عێراقدا یعنی بەم دۆخەوە دەبێ ڕێگە چارەسەرەکان چی بێت یعنی دەبێت لەکوێوە دەست پێ بکرێت ینی ئەوەی کە جۆرێک لە لێڵی لە ساحەی عێراقیدا پەیدا کردو ئەوەی ینی بۆ منە جۆرێک لە یەکتێنگەگەیشتن لە نێوان خۆپیشاندەران و هێزە سیاسەکانی عێراقدا هەیە ئەمە چۆن دروست دەکرێت ئەم کۆنتەنگێک کە بەڕێز ئاماژەی پێ دەکەیت ڕەنگە ئەوەی جەنابەت دەفەرمووی وابێت کە سەرۆکۆماری عێراق دەسەڵاتی هەبێ کاندیدێک دیاری بکە و دوجار پەرلەمان دەنجی لەسەر بدات و بێ بە سەرۆکوەزیرانی حکوومەتی عێراقی بەڵام هەمومان دەزانینەوە ڕەت کرایەوە لە ئایندەیەکی نزیک کەسایەتیەکی سیاسی و بە قسە تەکنۆقرات و بێلایەن چووە لای سەرۆکۆمار کە محەممەد شیع سوودانیە و قسەیەکی زۆری لەسەر کرا لە هەفتەی ڕابردوو و قسە و باسی زۆری هەڵگرت و قرار بوو ئەوە تاکە کاندید بێت و قرار بوو شەقامی عێراقیش قبوڵی بێ بەڵام دوجار هەمومان بینیمان کە ڕەت کرایەوە لەسووتانی مۆڵ و ماڵەکەی ئەوە ڕوونە ئەوە نامەیەک بوودان بە دەسەڵاتدارانی عێراقی کە ئێمە ئەم کەسایەتیمان بەدڵ نییە کە هەم سەرۆکۆمار هەڵی بژاردووە و ڕەنگە ئێوە بە کەسایەتێکی تەکنۆقرات و ئەوەی بزانن بۆ ئایندەی عێراق کاک جەلا وەڵامی خۆتی بیر نەچێتەوە ڕێک مەبەستی پرسیارەکەی من ئەمە بوو یعنی لە بینی دووکەوانەدا یعنی چۆن دەکرێت لەم مماڵەی کە لە بینی سەرۆکایەتەکانی عێراق و شەقامی عێراقی دەگوزارێت یعنی ڕێگە چارەیەکی وەسەط بدۆزرێتەوە کە بە نەتیجەیەکی باشەوە ئەم دۆخەی عێراق لی دەربچێت یعنی دەبێت چی بکرێت دەزانی کاگەر سەلام بەڕای من ئەو مماڵەیە کە جەنابەت باسێکەیت و خەڵکیش دەزانێ ئەوە بەشێکی هەوڵی سیاسیەکان یا حیزبە سیاسیە شیعەگەراکانی ناو پەرلەمانی عێراق و حکوومەتی عێراقی بێت کە
هەوڵیانە هەمیشە ئەمە دەستا و دەست بکەن و دوای بخان و وا بکەن شەقامی عراقی و خۆپشاندەری عراقی هیلاک ببێت و ماندوو بێت و دوجار وەکۆڵێ واز لەم داواکاریانەی خۆیان بێن و دواتر بە جۆرێک لە جۆرەکان تەنانەت لەم ماوانەی ڕابردوو داوایان لە خۆپشاندەران کرد کە لیژنە دروست بکەن لەسەر ئاستی خۆیان لەلای چاودێرەکانیانەوە لیژنە دروست بکەن بۆی دانیشتن و گفتوگۆ لەگەڵ نوێنەرایەتی خۆپشاندەران بکەن کە ئەمانە تاکو ئێستا هیچی نەگەیشتۆتە نەتیجە ئەوەی کە جەنابەت باسی دەکەی چی بکرێ بۆ ئەوەی قەنەعاتێکی وا دروست برێکە هەم دەسەڵاتی سەرۆکایەتی کۆمار و دەسەڵاتی سەرۆکایەتی پەرلەمان و دەسەڵاتی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و دوجار لەگەڵ شەقامی عراقی ئەمانە هەمووی یەک بگرن و دوجار ڕێبکەون لەسەر پاکێجێک کە ئەمە بێ بە ئایندە بۆ حکوومەتی عراقی ئەمە پێویستی بە عقلێکی تەکنۆقراتە و پێویستی بە عقلێکە کە بەڕاستی لەسەر و ئەم عقلیەتانەوە بێبەڕای من کە کار دەکات لە ئێستا لەناو دەسەڵات و سیاسەتی عراقیە کەواتە دەبێت ئەم دەورە ئەم ڕۆڵە ببینیانی ئەم عقلێتە لە ئێستادا لە عراقدا موجودە یاخود دەبێت لە دەرەوەی عراقەوە ینی ئەم عقلا چۆنەڵی هاوردە بکرێت و کە بتوانێت بێت بە چارەسەرێکی گونجاو بۆم دۆخە ئاخر ئەوەی کە ئێستا هەیە خۆپشاندەرانی عراقی بەگشتی هەموو جۆرە تەدەخولێکی دەرەوەی عراقی ڕەت دەکەنەوە هەتا ئەم حاڵەتی کە دەیبینین هەموو جۆرە تەدەخولێکی دەرەوەی عراق ڕەت دەکەنەوە لە زۆر شوێنێک قونسڵێتەکانی ئێرانیان سووتاندووە و ئەو بارەگایانەی بە تایبەتی کە پەیوەستن بە کۆماری ئیسلامیەوە سووتاندویان و لە ناویان بردووە بە جۆرێک لە جۆرەکان دەستی دەرەکی ڕەت دەکەنەوە دەیانەوێ ئەمە تایبەت بێ بە عێراق و عێراقچێتی بێت بۆیە من ناڵم کەسایەتێکی ئەوتۆ یاخود من ناڵم لە ئێستادا کەس نییە بتوانێ ئەم لایەنانە بەگشتی کۆبکاتەوە ئێمە خوازیارین بەگشتی لە ئێستاە کە جەنابی دکتۆر بەرهەم ساڵح سەرۆکۆماری عێراقاوە وەکو یەکێک لە دەسەڵاتە هەرە باراکانی حکوومەتی عێراقی ئێستا لە عێراق ڕۆڵ دەگێڕێت خۆزگا ئەو بیتوانایە ئەو کارکتەرە بواە کە هەموو لایەنەکانی سیاسی و هەموو حیزبە سیاسیەکان لە عێراق کۆبکاتەوە و هەمویان و تەنانەت نوێنەرایەتی خۆپشاندەرانیش کۆبکاتەوە لە ژێر چەتری سەرۆکایەتی کۆمارە هەموو لایەکیان کۆکاتەوە دوجار بگەن بەو نەتیجەیە کە ئەحزابی سیاسی و پەرلەمانی عێراقی و شەقامی عێراقی دوجار ئەویان قبول بێت کە لە ژێر چەتی سەر کۆمارە کۆ دەبێتەوە و یاخود دەڵێ دێتە بەرهەموو دوجار دەبێتە تەمسیلی حکوومەتی عێراقی دەکات باشە خۆیانی ئەگەر ئەم هەوڵانی کە بەڕێز داماژەی پێ دەکەی دوور و نزیک لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو ینی تاقیکراونێتەوە بە هەوڵی سەر کۆماریشەوە ینی کێشەکە ئەوەیە کە خۆپیشاندەران قەناعەت بە هیچ جۆرە سیاسێکی عێراق ناکەن و تەنانەت دەڵێن ئەوەی کە دەبێت کاندید بێ بۆ ئەم پۆستە دەبێت لە ینی کەم پێشتر لە دامەزراوەکانی حکوومەتدا هیچ ڕۆڵێکی نەبوو بێ بە تۆمەتی گەندەڵی سزانە درابێت یعنی دەستنیشانکردنی کەسێکی لەم جۆرە کە هیچ ئەزمونێکی سیاسی نەبێت دۆخەکەی تر ئەو نەش پرزەتر و ئاڵۆستر ناکات خۆی آخر پرسیارەکە مەیە کاگەر سەلان باشە ئەوان بێگومان ئەمە داواکاریەکەیانە بەڵام لە هەمان کاتا خۆیان ناوی چەند کەسێکیان کاندید کردووە یاخود ناردووە بۆ دەسەڵاتی عراقی بۆ پەرلەمانی عراقی ئایا ئەم کەسایەتیانە کە کەسایەتی سەربازیشیانتیایە ئایا ئەم کەسایەتیانە شایستەی ئەوەن کە لە ئایندە دەسەڵاتی عراقی بگرن بەدەستەوە ئایا حکوومەتی عراقی لە ئایندە ناگێڕنەوە بۆ حکوومەتی تاگڕەوی و دیکتاتۆریەت ئەگەر ئەم کەسایەتیانە دەسەڵاتی جڵەوی دەسەڵاتی عراق بگرن بەدەستەوە لە کاتێکدا ببوورە ڕاتەگرم لە کاتێکدا کە ئەوەی ئێستا ڕوودەدا بەشێکشیە پەیوەندی بەو کەسایەتە سەربازیانەوە هەبووە کە هەژمونی سەربازی لە تەواوی جمهوریەکانی عراقدا باڵا دەست ئێمە بینیمان لە ڕابردوو ئەو کەسایەتیە سیاسی ئەو کەسایەتیە سەربازیانەی کە هەژمونی دەسەڵاتیان هەبووە لە سەردەمی حکوومەتەکانی ڕابردووی عێراقا با ناویان نهێنین کە چۆن هەوڵ و هەدەفیان هەبووە جارێکی تر حکوومەتی عراقی بگرنەوە بۆ حکوومەتێکی سەربازی و حکوومەتێکی دیکتاتۆری لە عێراقا بۆیە ئەمە تاقی کراوەتەوە لە ڕابردووی دەسەڵاتی عێراقیە و شعبی عێراقی ئەمەی تاقی کردوتەوە و ڕەنگە ئەوەش بابەتێکی تری داواکاریەکی وەکۆڵێت دەرەکی بێ لە ناو خۆپشاندەرانەوە جارێکتر سەری هەڵدا بێتەوە بۆیە ئەمەش بەڕای من لە لای زۆربەی هەرە زۆری خۆپشاندەران و شعبی عێراقیش ڕەفزە بێتەوە باشە ینی پرسیارێکی دیکە بەشێک لە وڵاتیانی ژانی پرسیار دەکەن و بۆتە بابەتی میدیاکان ئەوەی لە شەقامی عراقی بە دیاریکراوی ڕوودەدا تەنها دژی دەسەڵاتداران و حکوومەتی ئێستای عراق یاخود بە جۆرێک لە جۆرەکان پەیوەندیشی بە هەرێمی کوردستانەوە هەیە ینی لەکوێدا پەیوەندی بە هەرێمی
کوردستان و هەیە ئەم بابەتەوە لە پێدا لێ پەیوەندی پێوینی ینی هیچ پەیوەندێکمان بابەتەوە هەیە خۆی ئەگەر تۆ بگەڕیتەوە بۆ سەرەتایی خۆپشاندانەکان و سەرەتای جموجوڵی شەقامی عراقی بەجددی لەبەر نەداری لەبەر بێژیانی لەبەر بێکارەبایی لەبەر بێگوزەرانی لەبەر هەموو ئەوانەی کە ناوی فقر و نەبوونی ژیانێکی شایستەیە بۆ خەڵکی عراق لەبەر هەموو ئەمانە ڕژانە سەر شەقام و داوای سەرەتاییترین مافی خۆیانیان کرد بەڵام وردە وردە خۆپشاندانەکان بەهێز بوون و لەگەڵ خۆپشاندانەکانە حیزبی سیاسی خۆی هاویشتە ناو خۆپشاندانەکەەوە بینیمان کارکتەری سیاسی شیعی بەهێز خۆی خسە ناو خۆپشاندەکانەوە دوجار فرێدرایە دەرەوە و لەناو ئەم خۆپشاندەرانەیە دەسەڵاتی ئیقلیمی و دەسەڵاتی دەرەکی خۆی تێکەڵ کرد لەگەڵ هەموو ئەمانەیە هەموو ئەمانە کۆ بکەیتەوە بەتەکید نامەی ئاراستەکراوی جگە لە بۆ دەسەڵاتدارانی عراقی نامەی ئاراستەکراوی خەتەریشی تایە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە بیرمان نەچێت ئێمە لە ماوەی ڕابردوو لە ناو خۆپشاندەرانی عێراقیەوە دەنگ و سەدا بەرز بوویەوە دەنگ و سەدای بەرزیش کە خەڵکی تر خۆی کرد بە خاوەنی بەرز بووە بۆی هەرێمی کوردستان جارێکتر وەکو ناو نەمێنێت حکوومەتی هەرێمی کوردستان نەمێنێت تەنانەت زۆرێک لەوانە هەوڵیان دەدا کە هەرێمی کوردستان ببێتەوە بە شیمال العراق شمال الحبيب العراق كأمانة بتأكيد خطري زور جورن بوسر قلي كردستان وبوسر دصلاتي هرمي كردستان أمانة هولو آمانجي بشكل من نعلم هم خوب شاندران والله هولو آمانجي بشكل لو خوب شاندران كخوش بختانا بقى من النتيجة كخوش بختانا ئەو هەوڵەی ئەو بەشەی لە خۆپشاندەران و ئەوانەی کە ئاراسیان دەکردن لەلایەن داواکار و خۆپشاندەری وەکۆڵێ مافخوراوی عێراقیەوە ڕەت کرایەوە و هەموو داواکاریەکانیان پشت گوێخرا ئەوە بە خۆشحاڵیەوە ڕەت کرایەوە پرسیارێکی جددی کە تا ئێستا ژیانی دەسەڵاتدارانی عێراق دەیکەن بەوەی کە هەروەک بەڕێزت ئاماژەت پێکرد لە سەرەتای خۆپشاندانەکان بابەتی چاکسازی و ڕیفۆرمی ئابووری و سیاسی لە وڵات یەکێک بۆ لە ئەولەوێتی خۆپشاندەران بۆچی ئەم بابەتانی تەحویل دەبێت بۆ بابەتی ممارسەی سیاسی و موامەرەی سیاسی لە هەرێمی کوردستاندا ینی ئەمە پرسیارەکەیەوە ئەوەی کە ڕوودەدا بەرامبەر بە هەرێم پەیوەندی بە ئەوە نییە کە حکوومەتی عراق بە جۆرێک لە جۆرەکان مامەڵەی خراپی هەبوو لەگەڵ خۆپشاندەرەکاندا دەتوانی بڵێ کاگەر سەلان دەتوانی بڵێ هەردوو بابەتەکەیە بەڕاستی باشە ئەوەی کە بۆچی ئەو مۆزۆ ئەو وەڵگەڕایەوە و چۆن ڵێی بە چانسی خۆپشاندەران نشکایەوە بەشی هەرە زۆری سیاسەکانی عێراق و دەسەڵاتدارانی عێراق وەکۆڵێ هەتا بناگوێیان لە گەندەڵی و لە فەسادا نەغڕۆ بووە و بەڕاستی ئەگەر بێت و ئێستا حکوومەتێکی تەکنۆقراتی دیموکرات لە عێراقا پیادە بکرێت و سەر پێی خۆی بکەوێ ئەمانە ڕەنگە لە ئایندا هەموو ببرێنە بەردەمی دادگاکانی عێراقی و هەمویان محاسبە بکرێن لەسەر خواردن و لوژدانی قوتی خەڵکی عێراق بۆیە هەموو هەوڵی ئەمانە ئەوەیە کە هەموو داواکاریە ڕەواکانی شەقامی عێراقی و شعبی عێراقی بە شێوازێکی تر وەڵگێڕنەوە و بە بەرژەوەندی خۆیان و لە سیاسیەکانیان و حیزبە سیاسیەکانیان جارێکتر ئاراستەی بکەنەوە و هەر وەکوڵێ پاروی خۆیانە بیدەنەوە بە قورجی خۆیان باشە ئەوەی کە ئێستا تەمسیلی شەقامی عێراقی دەکات بە دیاریکراوی کێ خۆپشاندەران خۆیانن یاخود زۆر جارانی حکوومەتی عێراقی گلەیەوە دەکات کە تا ئێستا ینی ڕموزێک نییە بۆ ئەوەی کە چۆنەڵی تعبیر بێ لە ڕای خەڵکی عێراقی یعنی ئێستا بە جۆرە لە جۆرەکان لایەنی مەرجعێت کە لە ماوەی ڕابردوودا ینی هۆکارێکی سەرەکی بۆ دروستکردنی هەر گرفتێک لە عێراقداوە دواتری چارەسەرکردنی لە ئێستادا پێت وایە خۆپشاندەرانی عێراق جۆرێک لە جۆرەکان گوێوە بڕیارەکانی مەرجعێتیش ناگرن ئەمە بەدی دەکرێت من ئەمان ڕێی خۆمە کاگەر سەلام ئەمە ڕێی شخصی خۆمە مەرجعێتی دینی لە مەرجعێتی شیعی بە تایبەتی لە نەجەف و کەربەلا بە تەواوی معنا لەژێر سەیتەرە و سوڵتەی مەرجعێتی دینیە لە قوم و لە تارانە و هەموو ئەوانەی کە مەرجعێتی شیعی لێرە دەیەوێت هەموو خواستەکانی ئێران دەیەوێت جێبەجێ کا بەسەر شعبی عێراقیە بۆیە شەقامی عێراقیش ئەو خوێندنەوەی بۆی هەیە و بە تایبەتی وەکۆڵێ
نزیکترین جێبەجێکردنی بەرنامە لە وازهێنان و ئیستیقالەکردنی عەبدولمەهدی سەرۆکوەزیرانی عێراقایە هەموو ئەو زەخت و زۆرانەی کە کرا لە عەبدولمەهدی لەلایەن شەقامی عێراقیەوە نەیتوانی کاریگەری لەسەر دروست کرا بۆ ئەوەی ئیستیقالە بکات و واز بهێنێ، بەڵام بە یەک خیتابی نوێنەرایەتی مەرجەعی شیعە سەرۆکوەزیرانی عێراقی دەستی بەرز کردەوە و وازی لە پۆست و لە دەسەڵاتەکانی هێنا وەکو سەرۆکوەزیرانی عێراق. بۆیە شەقامی عێراقی ئەو متمانەیی بە مەرجعیەتی دینی وەکو جاران نەماوە و لاواز بووە و پێی وایە مەرجعیەتی دینیش بەشێکە لەو گەندەڵی و گەندەڵی کاریە و فەسادەی کە سەرانی عێراقی تێوەی گلاون. بۆیە مەرجعیەتی دینی لە ئێستا پێم وایە ڕۆڵ و پێگەی وەکو جاران نەماوە، لاواز بووە لەناو شەقامی عێراقیە و لەناو خواست و داواکاریە ڕەواکانی خەڵک و شەقامی عێراقیە. باشە دێمەوە سەر بابەتی کورد، ینی ئێستا کورد ینی بە حەجمی پەرلەمانی و کورسی پەرلەمانی وەزیرەکان بەشدارە لە حکوومەتی عێراقدا. ئەو دەورەی کە لە سەرەتای ئەم دۆخۆی لە عێراقدا دروست بووە، ینی کورد توانیوێتی دەورێکی باش ببینی، ینی لە ئاست طموحی ئێمەدا بووە بە تایبەتی دەمەی لەسەر نوێنەرانی کورد بۆ چوون بزانم. بە خۆشحاڵیەوە لە سەرەتای ئەم کابینەی ئەم دوایی حکوومەتی عێراقی نوێنەرانی کورد و کوتلە سیاسیەکانی کوردستانی لە پەرلەمانی عێراقی و تەنانەت نوێنەرەکانیش کوردیش لە حکوومەتی عێراقی بە خۆشحاڵیەوە کە ئەوە جێگای خۆشحاڵی خەڵکی کوردستانە بەگشتی تۆ لێگەڕێ لێرە و لەوێکە چەند دەنگێکی نەیار هەبن، بەڵام بە خۆشحاڵیەوە کورد تاکو ئێستا یەک دەنگە و یەک هەڵوێستە و هەر ئەو یەک دەنگی و یەک هەڵوێستی ڕەنگەوای کردبێت کە بە جۆرێک لە جۆرەکان ئەگەر بیانەوێت تاکو ئێستاش ناوی هەرێمی کوردستان و دەسەڵاتەکان و لاوازکردنی هەرێمی کوردستان برن، هەر ئەو یەک دەنگی و یەک هەڵوێستیەکەوای کردووە ئەگەر ناویشی برن بە وەکۆڵێ بەدزیەوە ناوی دەبن. بۆیە تاکو ئێستا خەڵکی کوردستان خۆشحاڵە بە و یەک دەنگیان و تەمەنا دەکەین لە ئایندا زیاتر یەکگرتووتر بن بۆ ئەوەی زیاتر بتوانن مافەکانی خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان لەناو دەستور و یاساکانی حکوومەتی عێراقی بچەسبێت. باش ئەگەر ئێستا سەیری قووەتی کورد لە بەغدا بکەین، یعنی قووەتەکە بە شێوەیەکە تەنها بتوانێت پارێزگاری لە دەستوری قەواری سیاسی هەرێمی کوردستان و مافە دەستوریەکانی هەرێم لە حکوومەتی بەغدا بکات، یا خۆت نەخێر لەمە زیاترەوە دەتوانێت بە جۆرە لە جۆرەکان ڕۆڵشی هەبێ بۆ چارەسەرکردنی دۆخی عێراق، یعنی دەتوانێت ئەمەشیان بکە لەپاڵ ئەمەی دیکەیانە. دەزانی کورد ڕەنگە ئەوەی جەنابەت دەفەرمووی من تێدەگەم ڕەنگە کورد حسابی وەکو ڕێژەی کورسی حسابی لەگەڵ نەکەن. تۆ پەنجا ئەوەندە ڕێژەت هەیە لە پەرلەمانی عێراقی کە ڕێژەکەی سێ ئەوەندەیە یا چوار ئەوەندەیە، ڕەنگە وەکو نەتەوە کورد وەکو نەتەوەی دووەم لە عێراقا معاملەی لەگەڵ دەکرێت و مافەکانی بەرجەسە دەبێ بکرێت لە دەستوری عێراقی و لە ئایندەی حکوومەتی عێراقیە و پێویستە ڕۆڵ و پێگەی کورد و خەڵکی کوردستان بەم شێوەیە بمێنێتەوە، چونکە هەم حکوومەتی هەرێمی کوردستان و هەم دەسەڵاتی نوێنەرانی کورد لە پەرلەمان و لە حکوومەتی عێراقی لە ڕووی نەتەوە و لە ڕووی عەدەدیشەوە هەم بەهێزا و لە ڕووی نێودەوڵەتیشەوە بەهێزا، بۆیە لەلایەن دەسەڵاتدارانی عێراقی و حکوومەتی عێراقی و ناتوانرێ بەو شێوەیە تامیش بکرێ، بەڵام بەگشتی یەکگرتووی کورد وەرەقەکە بەهێزتر دەکا بۆ زامنکردنی مافەکانی خەڵکی کوردستان بۆ ئاین. دەسەڵاتدارانی عێراق تەواوی ئەوانەی کە ئێستا تەمسیلی دەنگ و ڕەنگە جیاوازەکانی عێراق دەکەن، ئەم شایەدیە بۆ کورد دەدەن لە ڕووی حەجمی نەتەوەییەوە کە فعلەن کورد دەبێت پەراوێز نەخرێەوە ڕقەمێکە دەبێت گوێی لە بگیرێت. دەیان جارویستویانە ئەو شایدیە نەدەن و دەیان جارویستویانە ئینکاری ئەو حقیقەت و ڕاستیە بکەن و مامەڵەیەکی ناتەندروستیان لەگەڵ نوێنەرانی ئێمە لە حکوومەت و لە پەرلەمانی عێراقیا کردووە، بەڵام دوجار نانتوانیوە ئەو هەدەف و ئامانجانەی خۆیان بەرنەسەر، چونکە کورد حەجم و پێگە و قووەت و تایبەتمەندی خۆی هەیە و ڕەنگە لە ناو ئەحزابی سیاسی و چیانی پەرلەمانیشا لە ناو پەرلەمانی عێراق و لە ناو حکوومەتی عێراقیا هێشتا خەڵکانی بەویژدان و زۆر باشن کە تاکو ئێستا دیفاع لە مافەکانی خەڵکی کوردستان دەکەن. من لە کۆتایی بەرنامەکە نزیک دەمەوەی ئەو چەند خولەکەی کە ماوە کاتەکەی استیقلالکەم بۆ کۆمەڵک بابەتی دیکە، ئەگەر گریمانی ئەوە دابنین دۆخی عێراق بەم شێوەیە بەردەوام بێت ولا ئەگەری دەستنیشان نەکردنی سەرۆکوەزیرانێکی نوێ و بەردەوامبوونی حکوومەتی کاربەڕەکەری ئێستا لە جێبەجێکردنی دەسەڵاتەکانی کاریگەری خراپەکانی چی دەبێت بە کۆی گشتی لەسەر تەواوی ناوچەکە؟ بێگومان ئەو مدە زەمانیەی کە هەیە کە
سەرۆکۆمار بۆ خۆی دەسەڵات 15 ڕۆژی داناوە بۆ ئەوەی لە ماوەی 15 ڕۆژە سەرۆکوزیرانێکی نوێ بۆ بەڕێوەبرنی حکوومەتی عراقی دیاری بکرێت و دوجار سەرۆکۆمار قبوڵی کە ئەگەر ئەوە نەبێت سەرۆکۆماری عراقی بۆی هەیە 15 ڕۆژ دەسەڵاتی حکوومەتی عراقی بەڕێوەبات لە دوای ئەوانە ئەگەر نەتوانرا کەسێک کاندید بکرێت ئەوە فەراغێکی یاسایی دروست دەبێت بەگشتی لە پشتی هەموو ئەمانەوە پەیامی خەڵکی کوردستان ئەوەیە بۆ نوێنەرانمان لە پەرلەمانی عراقی و لە حکوومەتی کوردستان بە سەرۆکۆماری بە جەنابی سەرۆکۆماریشەوە کە ئەوەیە زیاتر یەکگرتووتر بن و زیاتر یەکدەست بن لە بەرامبەر هەر ئەگەرێک کە لە ئایندە ڕوو بدات و پێویستە بەرپەرچی هەموو ئەگەرێک بدرێتەوە ئەویش تەنها بە یەکگرتووی دەبێت هەمومان لەبیرمان بێت کە بە یەکگرتووی خەریکە بەشێکی باش لە مافەکانی خەڵکی کوردستان لە بودجە و شایستەداراییەکانی پشتی هەرێمی کوردستان دیاری دەکرێت و دەبێت دەمە ینی بۆ چوونێکی کەسایەتێکی دیاری عراقی کە ئاید علاویە لەم ڕۆژانەدا دەڵێت حکوومەتی عراقی پێویستە بۆ ماوەی 1 ساڵ ئەگەر بنیاد بنیرێتەوە بۆ نمونە سەرۆکۆزییانێکی نوێ بۆ ماوەی 1 ساڵ و دواتر هەڵبژاردننی گشتی بکرێتەوە و دواتر حکوومەتێکی دیکە تەشکیل بکرێت یعنی بەم حاڵەوە عێراق بۆ بەرەکوێ دەڕات ینی ئەمە ڕێی تێ دەچێت ئاسایی ئەمە لە یەک حاڵەتا ڕێی تێ دەچێت ئەوش لەو حاڵەتەیە ئەجینا خەڵکی عراقی ماندوو بووە و خەڵکی عراقی لە هەڵبژاردنەکانی ڕابرتوو نەتوانراوە بە ڕێژەی پێویست بێنرێ لەسەر سندوقی دەنگدان بۆ ئەوی نوێنەرانی خۆیان هەڵبژێرن بەڵام لەو حاڵەتەدا ڕەنگە بۆ ئێستا ڕێی تێ بچێت کە خەڵکی عراقی بە تەواوی معنا شەقامی عراقی بە تەواوی معنا وەکۆڵێن مەیوز بوون لەم دەسەڵاتە بە پەرلەمان و حکوومەت و دەسەڵات و دام و دەستگای ئەمنی و سەربازیشەوە بۆیە ڕەنگە بۆ ئەو گۆڕانکاریانەی کە خۆیان بە ئامادەکرد بێ هەڵبژاردننی پێشوەخت لە عێراقا ڕەنگە ئەو قورسیەی نەبێت و ڕەنگە بتوانێت هەڵبژاردننی پێشوەخت لە عێراقا بکرێت و بتوانێت حکوومەتێکی کاربەڕێکرد لە ماوەیە دیاری بکرێت تا هەڵبژاردنێکی پێشوەخت لە عێراقا دێتە بەرهەم وەک دوایین پرسیارەکە وەڵامەکەش بە کورتی بێ سپاس دەکەم ئەم دۆخەی کە ئێستا لە عێراق دەگوزارێ لە بەرژەوەندی کێدا بە دیاریکراوی من پێم وایە لە بەرژەوەندی هیچ کەس نییە زۆر سپاس بۆ جەلال نەریمان بەرپرسی ناوچەی سێ سادقی پارتی دیموکراتی کوردستان سپاس بۆ ئامادەبوونێت سپاس بۆ جەنابتان سپاس بۆ تەلەڤیزیۆنی سلێمانی و جەنابەت دووبارە بەخێر بیت بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆ ئێوەش تا ئێستا کە بینەرمان بوون